بۆ دانەوەی قەرزی ئاو هاتووەتە ئێرە. فەرهاد دانیشتووی شاری هەولێرە. حکوومەتی عێراق چاوی بڕیوەتە نیوەی ئەو پارەی فەرهاد لە بەرامبەر ئاو دەیدات. بەگوێرەی داواکاریەکانی حکوومەتی فیدراڵ دەبێت لە 150 داهاتە نانۆتیەکان ڕادەست بکرێت. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی ئەو پارەی بۆ خزمەتگوزاری و بەشێکیشی بۆ موچە دابینی دەکات. ئەو دەڵێت ئەو پارەیەش بدرێتە حکوومەتی عێراق، ئەوان هەر پابەندی نردنی بەشی بودجەی هەرێمی کوردستان نابن. خەڵکیش ڕۆژانە دێ پارە واصل دەکات پارەدا، بەس لە کاتیش ئەم موچە نییە. حکوومەتی عێراق داوای نیوەی داهاتی هەرێم دەکات لە کاتێکدا خۆی موچەی مۆزەفی هەرێم نانێنێ. یاسای بودجە وەک خۆی جێبەجێ ناکرێت. بەغدا و هەولێر لەسەر ئەو مادەیە کێشەیان هەیە کە دەڵێت دەبێت لە 150 هەموو داهاتە نانۆتیەکانم ڕادەست بکرێت. هەولێر ڕەتی دەکاتەوە تەنها لە 150 داهاتە فیدراڵیەکان ڕادەست دەکات. ئەم کێشەیە لە یاسای بودجە و ئەو مادەیەش پێناسەی نەکراوە. چارەسەر بە ئەو کێشەیە بەرکارکردنی یاسای کۆمپانیا گشتیەکانە. ئەو کات بەغدا ناتوانێت داوای داهاتی ناوخۆ بکات. لە ڕێو کۆمپانیا گشتیانە خەرجەکانی حکومە خەرجەکانیان و داهاتەکانیان دیاری دەکرێت، تەمویلی زاتین، واتە بەخۆیان داهات وەردەگرن و بەخۆیان خەرجی دەکەنەوە. بۆیە بەو شێوەیە ناستنە ژێرباری نە لە یاسای بودجە نە لە یاسای اتحادی دارایی گشتیدا داوای گەڕانەوەی داهاتەکانیان ناکرێت بۆ خەزینە گشتی بۆت. لە حکوومەتی عێراقیشدا کۆمەڵێک لە کۆمپانیان هەیە. لە یاسای بودجەی عێراق کۆمەڵێک مادەی تێدایە لاستیکین و حکوومەتی فیدراڵ لە بەرژۆندی خۆیان ڕای دەکێشێت. یەکێک لەو مادانە ئەوەیە کە دەڵێت دەبێت لە 150 داهاتە نانۆتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەستی حکوومەتی فیدراڵ بکرێنەوە. هەرێمی کوردستان ئەمە ڕەت دەکاتەوە و دەڵێت ئەمە نادەستوریە و بەپێی یاسای بودجە تەنها 150 ئەو داهاتانە ڕادەست دەکەینەوە کە بە داهاتی فیدراڵی ناسراون. ڕۆژمە ساڵح کوردستان 24 هەولێر.